دێرینترین پزیشکی کۆبانەیە و کوڕەکەشی فەرماندەی گەورەترین هێزی کوردیە لە مێژووی سووریا. دکتۆر خەلیل عەبدی باوکە سادە و کورتپەروەرەکەی مەزلوم عەبدی کاتێک ژیانی ڕۆژانەی دەبینی هەز ناکەی لە پزیشکێکی بە ئەزموون زیاتر بێت. پیاوێک هەم لە پزیشکی پێشەنگ هەمیش لە کوردایەتی. ئەوە دکتۆر خەلیل عەبدی باوکی مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتە. دێرینترین پزیشکی کۆبانەیە کە زیاتر لە نیو سەدەیە لە خزمەت بەردەوامە لە شەقامێکی هەژارنشینی کۆبانێ لە نۆرینگەیەکی سادەی تەندروستی ڕۆژانە بەبێ پاسەوان نەخۆشەکانی شارەکەی چارەسەر دەکات، وەکو چۆن کوڕەکەشی لە بەرەی شەڕ خەڵکی شارەکە دەپارێزێت. دکتۆر خەلیل ساڵی 1966 کۆلێژی پزیشکی زانکۆی دیمەشقی تەواو کردووە. نۆرینگە پزیشکیەکەی کردۆتە شوێنی خزمەتکردنی خەڵک. ئەو دوای ئەوەی کوڕەکەشی بۆتە فەرماندەی گەورەترین هێز، هیچی لە ژیان نەگۆڕاوە و لەسەر پیشەکەی بەردەوامە. نەگناونیشانی کوڕەکەی بۆ خزمەتی خۆی وەرگرتنی پۆست بەکار بهێنێت. مەزلوم عەبدی و باوکی پەیوەندیەکی توند و تۆڵ لە نێوانیاندا هەیە. پیاوێکی دیندارە و ڕۆژانی هەینی لە مزگەوتەکان دەردەکەوێت. ئەو دەڵێت لە پاڵ پیشەی پزیشکی حەزی لە ئەدەبی کوردیە. تا ئێستا 3 دیوانی شێعری بڵاو کردوتەوە. خاوەنی فەرهەنگی زمانەوانی کوردیە کە 23,000 وشە لەخۆ دەگرێت و 10 ساڵ خەریکی بووە. خەلیل عەبدی خاوەنی کچێک و 5 کوڕە. یەکێکیان مەزلوم عەبدیە کە تا ئێستا بۆتە ناوێکی گەورە لەسەر ئاستی جیهان. تاوڕێژ دەکرێ خۆی و هێزەکەی ڕۆژ ئاوا بگێنە کەناری ئارامی و ئایندەیەکی گەشت.